خانمەنووسەر و ڕۆماننووسی فەڕەنسی و لەدایکبووی ئەمریکا ئانجلینا ئانێس نین دەڵێت ئێمە سەفەر دەکەین، هەندێکمان بۆ هەمیشە لە سەفەرداین بۆ گەڕان بە دوای وڵاتێکی دیکەدا و ژیانێکی دیکە و ڕۆح لە بەرەکانی دیکەدا. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایەڵەی داهێنانتان لێبێت. گەشتی ئەم هەفتەیەشمان لێو ڕێژە لە جوانی و داهێنان و خەمی شارستانی. کاتێک گوڵی سروشتی و گوڵی دەستکرد لە کڵێشە سازیکی بێوێنەدا دەبنە پرۆژەیەکی جوانکاری، ئیتر پێویستی بە پیشانگایەکی ناوازەشە. لە نیویۆرک ئەم پرۆژەیە بە شێوازێکی جیاواز نمایش کرا و ئامادەبوانی سەرسام کرد. هونەرمەندا بناودەنگی ڕاچاندنا گول و گولیلکان ئایڤیجۆی دەبێژێت باژارê نیویۆرکê بۆ نمایشگەها wê ya gulan ku sed nihoman li bilindahiya bajêr bû bo wê îlhambexş bû. Ez şanaziyê dikim ku min beşdarî di projeya The Edge da kiriye ji ber ku min ev yek ji bo navdengiya ronakiya New Yorkê kiriye. Ez gelek ji New York hez dikim. Sky Bloom rêxistinek mezin ya raçandinên gulên sürüştî û destgir de ku li ser Sky Deck û The Edge û li baxçeyên Hudson Yards hatine danan. Tu dizanî li New York tu dikarî li esmanan jî tiştî durust bikey ku gelek guncaw e û li ser wê yekê dîmenin ku tu çawa New York dibînî durust bikey. Ew New York wekî avahiyên bilind dibînin. Ji ber vê yekê dibe ku me hunereka çêkirina kulîlkan hebe li bilindtirîn bilindahiya li Bakurê Rojhilatê. Bilindahiya wan nêzîkî 1100 pêngavan bilind e ku gerîde û temaşevan dikarin ji dûr ve jî dîmenekî ciwan û sirincrakêşê bajarê New York bibînin û keyfê bikin. Bîrokeya vê dizaynê gelek zû hat afrandin, lê plana wê 6 mehan kêşa. Dema tu diçiye jûrê, tu di vê nîmayişgeha rengîn û kulîlkan da tê dorpêçkirin. Hesteka seyr bû te çê dibe. û tu nizanî tu li kîvê yî, lê di heman demê de tu dizanî tu li New Yorkê yî. Min dixwast ez vê yekê bikim û hêvîdarim ev destketiya min be. Xanima Joy dibêjit ew gelek heş New York û kulîlkan dikit û ev nimayişgehe wê heya çarî meha neh bo xelkê vekirî be. Hêlin Sindî, Dengê Amerîka. ئەندازیار و کڵێشەساز و هونەرمەندی شێوەکارە. خاوەنی چەندین پرۆژەی ئەندازیاری و دیزایانی هاوچەرخە، وەک خانمێکی کوردی نیشتەجێی ئەمریکا چەندین خەڵاتی وەرگرت و خاوەنی دوو بڕوانامەیە. بڕوانامەی ماستەر لە زانکۆی ماریۆت لە پەنسیلڤانیا لە بواری ئەندازیاری ناوبیناکان و بڕوانامەی باچلەریشی هەیە لە بواری هونەر و دیزاین و گرافیک دیزاین لە زانکۆی سەلاحەدین و مامۆستای کۆلێژیشە لە ویلایەتی نیوجرسی. پۆشیا کاکل میوانی زایەڵی داهێنانە. ئەم کاتت باش پۆشیا. ئەمڕۆ باز لە بابەتێکی گرنگ و شارستانی دەکەین لەگەڵ پۆشیادا، گرنگی پرۆژەی مۆزەخانە و گەلەری نیشتیمانی. پۆشیا تۆ دەمێکە لە ئەمریکایت و هاوکات ئەزمموی کوردستانیشت هەیە. پێمان خۆشە بۆمان باسکەی چەند بایەخ و گرنگی هەیە بە تایبەتی مۆزەخانە نیشتیمانیەکان و گەلەری نیشتیمانیەکان هەم بۆ هاوڵاتیانی ئەمریکا و هەم بۆ ئەو گەشتیارانەی کێن بۆ ئەمریکا. بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەفتەرە کاکاسەوە بچێکی بابەتی میزیۆم بابەتێکی زۆر زۆر گرنگە. میزیۆم مێژووی تازەی هەیە، مێژووی زۆر کۆنی هەیە، بەڵام بەو شێوەیە کە ئێمە ئێستا میزیۆم بەکاردێنین تجربەیەکی تازەترە. لە سەدەی 19ەوە وەکو میزیۆم کە خەڵک بڕا بۆ شوێنی سەیری شت بکە هێندووە. خودی ناوی میزیۆم لە گریکەوە هاتووە کە وەختێک خاڵندەکانی هونەر و نووسین و ئەدەبیات و پەیکەری خاڵندەکانیان لە بینایان کۆکردێتەوە ناوە میزیۆم. جێگای سەرنجە لە مێژووی میزیۆمدا دووەم گرنگترین شت کە ئێمە لە مێژووی هونەردا دەیڵێنەوە، یان لە مێژووی بیناسازیدا دەیڵێنەوە کە عێراقە
کە خاوەن ئینانە لە ماڵاتی خۆیدا چەندین سەرچاوی مێژویی سەمەریەکان و بابلیەکانی کۆ کردێتەوە کاتێک کە ئەو لێکۆڵەرەوانەی کە ماڵەکەیان دۆزیوەتەوە بینیویانە کە شتەکانی هەمووی لە وەکو موزیەم بۆی ئەمڕۆ ئێمە دەیبینین دانراوە و تایتڵی هەبوو ناو بە سێ زمانی جیاواز لەسەر کارەکان نووسرا و کە بەو شێوە لە ماڵەکە خۆیدا داناوە دوایی لە سەدەی 19دا دوای ڕەنێسانس موزیەم بوو بە دیاردەیە کە زۆربەی وڵاتەکان دەستیان پێکرد بە دروستکردنیان بەتایبەت لە ڕۆم و دواتر ئەمریکا یەکێک بۆ لەوانەیە کە موزیەم وەکو سەرچاوەیەکی بازرگانی سێکراوە کە کەسێکی سێک بووە شوێنێکی سێکی دروست کردووە کە کۆلێکشنێکی گیاندارەکان ئەوانەی کە وشتی کردێتەوە دایناوە بە خەڵک هاتۆ پاریداوە بۆی بتوانە ببینێ ئیتر لێەوە کانسێپتی موزیەم بۆ بە دیاردەیەک بە بەشێک لە ناسنامەی وڵاتەکان بۆ بە ناسنامەی نیشتیمانی پۆشیا ئەمە ئەلی ڕادگرم چەند گرنگە مۆزەخانە نیشتیمانیەکان و گەلەری نیشتیمانیەکان لە وڵاتەکەدا گەلەری تایبەتیش ئەمانە چۆن ئەتوانێت ببێتە سەرچاوەیەکی داهات بۆ وڵاتەکە ئەمە پۆینتێکی زۆر زۆر گرنگە زۆر جار ئەمە تەنها دەخینە سەر ئەرکی حکوومەت بەڵام حکوومەت گەورەی ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی هەیە لە دروستکردنی موزیەم و ناساندنی نەتەوە ناساندنی ئێزمانەکەی ناساندنی کەلتوریەکەی بەڵام هەمان کاتیشدا لە دنیای ئەمڕۆدا بەتایبەت نمونەی وەکو وڵاتی ئەمریکا موزیەم تەنها سەرچاوەیەک نییە بۆ پیشاندانی سەرچاوەیەکی داهاتە وەکو بازرگانی سێگە دەکرێت بە نمونە من موزیەمەکانی نیوەرکرد بۆ دەڵام هیچ موزیەمێکی نییە بەڕاستی لە 25 وڵاتان تر بۆ هەر کەسێک بتوانێت بڕاتە ژوورەوە لەسەر ئەوەشەوە بەردەمی موزیەمەکان لەسەر ئەوەی کە گرانە هەمیشە پڕە لە خەڵک و سەرەی چونەژووری موزیەمەکان بەرناکەوێت زۆر جار هەیە دای دەخەن کە ناتوانن ژمارەیەکی زۆر خەڵکیان هەبێت ئەگەر بیری لە بکەینەوە بەڕاستی موزیەم تەنها سەرچاوەیەکی کەلتوری و نەتەوەیە بگرە وەکو سەرچاوەیەکی داهاتە وەکو سەرچاوەیەکی بازرگانیە گرنگێکی بێحەزۆری هەیە بۆ گەشتی گوزار و سەرچاوەی ئەو کەسێکە ئەو خەڵکانەی کە دایانەوێت لە وڵات بۆ بڕۆن لە وڵاتێکی تر من خۆم لە هەر شوێنێک بڕۆم یەکەمین شت بۆ موزیەم دەگەڕێم پارەکەی هەرچەندێک بێ گوێم نییە لەبەرەوەی لە ڕێگەی ئەو تۆ فێری کەلتوری ئەو شوێنە دەبی و بێزگەلەوە زۆری موزیەمەکان بە شێوەیەک دروستکراون کە با بڵێن گفت شۆپیان هەیە لە گفت شۆپەکان تۆ دەتوانی ئەو شتانەی کە لە ناو موزیەمەکان پیشاندراوە بە شێوەیەکی دووبارەیە کە بە شێوەیەکی سایزێکی بچووک بیان کڕێ من خۆم مەمبەرشیپی مۆمان هەیە مەمبەرشیپی هێرشێ موزیەمم هەیە مەمبەرشیپی سێچوار موزیەمی ترم هەیە ئەو مەمبەرشیپانە نەتەنها تۆی کە جارێک ئەوەی پارەیەک ئەدەی و ئەچی ژوورەوە بەڵکو ئەم مەمبەرشیپانە ئۆتۆماتیکی نوێکرێتەوە تۆ ساڵانە پارەیەک ئەدەی سەبەبی هۆکاری ئەوەی کە من ئەوەیە مەمبەرشیپ بکەم هەزارهای کەسی تری ئاوا بۆ سپۆرتی ئەو جۆرە موزیەمانەیە بۆی چەندین جۆری مەمبەرشیپیشمان هەیە من خۆم مەمبەرشیپی هونەرمەندەوە هەیە وەکو هونەرمەندێک مەمبەرشیپم پارەیەکە ساڵانە دەیرم بەڵام مەمبەرشیپی دۆنەرمان هەیە ئەو کەسانی کە دۆنەرمەندن سپۆرتی ئەو موزیەمانە دەکەن ساڵانە پارەیەک دەبن بۆ موزیەمانە ئەم داهاتە هەم بۆ بەڕێوەبردنی موزیەمەکە بەکاربێ هەم بۆ سەرچاوەیەکی ڕسێرچ و لێکۆڵینەوەکان بەکاربێ بۆ گەشتکردنی موزیەمەکان کە ئەمە گرنگێکی زۆر زۆری هەیە بۆ زۆر کات نەتەنها حکومەت بەڵکو کردی تایبەت و بزنس و زۆر جار هەیە باڵێن لە مەجای ئێجوکیشنیش لە مەجای زۆربەی زانکۆکان هەیە سپۆرتی ئینساناتن ئەوە کاتێک دروستەکەی کە موزیەم بوو بە خەڵکێک بەڕاستی هەتا بە کەلچەر لەناو ئێمەدا ئێمە ناتوانین ئەو سوودە گشتیانە لەوە بگیرین کە لە وڵاتێکی گەشتکردن ئەمریکا سوودی لێ ئێمە سپاست دەکەین کاتی بەرنامەکەمان هەر ئەوەندە بوو بەڵام بە دڵنیاییەوە کاتێکی دیکە و بۆ بەرنامەیەکی دیکە زیاتر قوڵە بینەوە لەسەر بابەتە زۆر سپاس دەکەین بۆ کاتی پێت بەخشین.
دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. با بڕۆین بەرەو هەڵەبجە. کچێکی تەمەن 11 ساڵ پیشانگایەکی هونەری خۆی دەکاتەوە. دیان دارا کچێکی هەڵەبجەیە و بەهۆی خولیاکانی بۆ هونەر لە ڕێگەی پلاتفۆرم و بەرنامەکانی تایبەت بە منداڵانە و هۆگری دروستکردنی کاری هونەری بووە. بە قوڕی دەست کرد و توانیوێتی چەندین کاری ناوازە دروست بکات کە سەرنجی مامۆستایانی هونەری ڕاکێشاوە. دیەن نزیکەی 300 کاری هونەری دروست کرد و پیشانگایەکی بۆ کردوونەتەوە. دیەن تەمەنی تەنها 11 ساڵە و لەگەڵەوەی کە هیچ خولێکی هونەری و شێوەکاری نەبینیوە خاوەن توانایەکی هونەری بەرزە لە ڕێگەی وەرگرتنی وێنەکان لە پلاتفۆرمەکانی تایبەت بە منداڵان و گزارش لێکردنەوەیان بە قوڕی دەستکرد زیاتر لە 300 کاری هونەری قەبارە جیاوازی دروست کردووە و لە پێشەنگایەکدا نمایشی کردن. نام دیان دارایە خەڵکی هەڵەبجەی شەهیدم تەمەنم 11 ساڵە لە پۆلی دەرەچم بۆ پۆلی شەش حەزم لەم بەرهێمەرانی ئەم کارانەیە. یەکەم جار لە ڕسم سەر وەرەقە دەستم پێ کرد ئێتر دوایە کە زانیم ئەم جۆرە قوڕە هەیە دەستم کرد بە دروستکردنی ئەم کارانە. مامۆستایانی هونەر لە پێشەنگاکەدا ئاماژەیان بەوە کرد تواناکانی دیەن و ڕێخستن و گزارش لێکردنی بۆ تابلۆکان لە ئاستێکی بەرزی ئەکادیمیدایە و کارەکانی بە شێوەیەکی ئەکادیمی کردووە. بەڕاستی ئەگەر موبالەغە نەبێ من ئەمە بڵێم ئەگەر ئەم توانە نەکوژرێ و دەستی بگیرێت من دڵنیام دیە یەکێکە بێت لەو توانانەی کە ئێمە پەرج و ئاسا معجزە ئاسا ئەبێ سەیریکەین. بەڕاستی ئیشەکانی هەتا سەیریکەی لە وردیا وردترن. دایکی دیان ئاماژە بەوە دەکات دیەن لە قوتابخانەشدا هەمیشە لە یەکەمەکانە و ڕۆژانەش کاتێکی زۆری بۆ کاری هونەری تەرخان کردووە. والله الحمدلله لە مەکتەب زۆر باشە، یعنی لە تەلەبە یەکەمەکانە دایم لە ماڵی شوێ ئیتر کەشمان بۆ ڕەخسانوە دایم خەریکە ئەگەر بەتاڵ بێت قوڕی نەمابوو لەم جەژنە 3 جار تەلەفۆنمان بۆ مامۆستا عەلی کردو تا دوکان بکات و تۆزێ یعنی کاتی بەتاڵ حەزەکە بەتاڵی نەبێت دانەنیشێ. دیان وە خۆی ئاماژەی بۆ دەکات خولیایەکی زۆری بۆ کارکردن لەم بوارە هونەریەدایە و ئاماژەش بۆ دەدات دەیەوێت بەردەوام بێت. چەندین کاری هونەریشی بۆ کەسە نزیکەکانی دروست کردووە. من زۆر حەزم لە کاری دەستیە دایک و باوکم کوڕەکەم بۆ ئەکڕن و دوایەکە لە پێیجی پێنترێست شتێک دەرێنم ئەگەر بۆ هەنێشتیم حەزە نەبێ بە بیرۆکەی خۆم شتێکی تێەکەم دوایەکی شایکەمە سەر تەختە بۆی بیستێنم پێ. دیاندارا لەگەڵ ئەوەی کە هێشتا منداڵە بەڵام لە قوتابخانەی گزارشکاری و داڕشتنەوەی هونەریدا خوێنەوە و گونجاندن بۆ ڕەنگەکان وەک مامۆستایانی هونەر ئاماژەیان پێکرد ئاستێکی بەرزی هەیە. ئەوە ژوای کردووە کە بەرهەمی ناوازە دروست بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. زۆرێک لە شاکارە تابلۆکانی عێراقی لە ساڵانی شەڕدا تاڵان کران یان لە ناوچوون، بەڵام ئێستا میراتی هونەری وڵاتەکە ڕوبەڕووی مەترسیەکی دیکە دەبێتەوە. ئەویش ساختەکاری و بەربڵاوی بازرگانیکردنی نایاساییە. یەکێک لە گەورەترین گەلەریەکان کە تاڵان کرا و لە ناوچوو مۆزەخانەی نیشتیمانی هونەری مۆدێرن بوو لە بەغدا کە بەشێک لە کارە هونەریە بەنرخەکانی هونەرمەندانی هاوچەرخی تیادا بوو. gelek berhemên balkêşê yên nîgarên Iraqî dê salên şer de hatin talankirin an jî wêran kirin. Lê niha mîrata hunerî ya welatê rûbirûyê metirsiyeke din e sextekarî û bazirganiya neyasayî ye. Dîwarekî mozexaneya hunera nûjen a Bexdayê dixemilîne. Tabloya mirin ji dagirkeran re bi rengên xwe yê şîn û gewr ji aliyê hunermendê Iraqî yê pêşeng Şakir Hesen El Saîd ve. Yek ji wan berhemên kêm ên serdema wê guhîcî ji gel re tê nîşandan. Ew di salên 1970yan de ber bi dawiya geşbîniya tevgera hunera nûjen a Iraqî ve hatiye afirandin. Ew hate parastin
ji şerê sala 2030 de dema got Amerîka derbasî Iraqê bû got 8000 berhemên hunerî hatin dizîn û wendabûn. پشتی بێسەروبنیا و لە عێراقê çêbû پشتی ساڵa 2003 hin kesan ji rewşê sûd wergirtin û ji bo berjewendiya avborî hewl dan ku berhemên hunerî saxte bikin. Tabloyên Saîdê got koma hunera nûjen a Bexdayê li gel wênesaz û peykersazê Iraqî Cewad Selîm damizrand dikare di mezadê de bigihêje $100,000. Malbata hunermendê Nemir dibêje got wan bi serkeftî rê li ber firotina gelek sextekariyên berhemên wî girtiye û bi berdewamî têkiliyan bê mezadgeh û galeriyên navdewletî re bo sextekarî nebe. لدينا أرشيف شبه متكامل. Şansê me hey ku piraniya arşîva berhemên bavê min li ba me heye ku ji 3000 berheman pêk tê. Wekî din em bi galeriyan û mezadgehan re têkiliyên xwe didomînin û piştrast dikin her berhemek tê berdestê wan bê şêwira me nîşan nakin. Yek ji mezintirîn danhevên hunerî ên got ji mozexana netewî ya hunera nûjen li Bexdayê wendabûne hin ji berhemên hunerî yên herî bi qîmet di sed sala 21 de di nav wan de hene. Rêveberê berê yê mozexanê Elî Elduleymî wiha dibêje. Di mozexaneya hunermendê Iraqî Faiq Hesen de berhemeke hunerî heye ku berî çend salan li Îmaratê hat bû firotin. Me dawî li vê hewldanê anî û danûstandinê di navbera wezaretên derve yên Iraqî û Îmaratî de hêj berdewam in. Lêbelê di cwara got mirov asta rasteqîniya berhemên got wendabûne diyar bike. Digel semyanekî nebelgekirî got ji hêla rêveberiya berê hatiye nivîsandin. Hîna jî gelek ji berhemên hunermendên Iraqî wendane pêwîstî bê lêkolîn û lêgerînê li ser wan dibe. تابلۆی هونەرمەندێک بە 74 ملیۆن پاوەند فرۆشرا لە مەزادێکی ئاشکرایی لەندەندا. منیش دەڵێم هیواخوازم لە ئێستادا چۆن تابلۆ کۆنەکان ملیۆنان دۆلار دەفرۆشرێت تابلۆ نوێەکانی هونەرمەندانی بە توانای ئێستاش بە نرخێک بفرۆشرێت تەنها بەشی بژێوی ژیانیان بکات. مەزادخانەیە ساوثبیز یا بنگەهێوێ لە لەندەنە ڕاگەهان تابلۆیا ژنەکە بێناف ku ji aliyê hunermendê nemsayî Gustav Klimt ve hatiye çêkirin bi navê jina bi bawşîng bi bihayê 85.3 milyon poundan ku dikte 108.4 milyon dolar li mezadxaneya London hate firotin. Ev bihayê giştî di gel zêdehiya wê bo bikiriye. Ev tabloya ku di destpêka mezadê bihayê 82.9 milyon dolaran li ser hatibû dayîn piştî 10 xulekan ji mezadê ji aliyê Helena Newman seroka hunerê nûjen û modern ya mozexaneya Sotheby's li London bi 108.4 milyon dolaran hate firotin. £74 million, unless you're coming back in. گر هون بنگرن ناو مزاده ازی به 74 میلیون پاونان بفروشم اره یا نه ام لعوده یا فروتانه نه من چاکو چلدا و تو ایدی ده بازاری ده نینی دی ساجی سپاس و دمه ازی بفروشم بریزان تابلویا هنرمنده مزن گوستاف کلیمت یا بناوی جنابه باوشنگه به 74 میلیون پاونان هات فروتن پیروز به اف تابلویا ji aliyê Helena ve weke teknîkeke hêzê pir ji ezmûnên guşar û sinûrdarkirinan û peyvên dilsoz û pir ji ciwaniyê hate şirovekirin û heta Klimt li sala 1980 çû berdilovaniya Xwedê li stûdyoya wî li ser pêpkên tabloyê mabû. Ev tabloya bi kompaniyek şêwermendiya hunerî ya Hong Kong hate firotin. Wê got Gustav ev tabloya wî demî çêkir kuşnî bibû hunermend û hemû jî hatîbûna teknîkî, zengîniya afrêner ya ku xebata wî ya herê mezin diyar dike nîşan didin. Mozexaneya Sotheby's dibêjit ev wêneye yek ji tabloyên koleksiyona wî ya herê taybet bû ku niha ev berhema wî yek ji bihatirîn tabloyan e ku li mezadên cîhanê tête firotin. Hêlin Sindî, dengê Amerîka. شەقامی هەمڵتن لە هەرێمی کوردستان کاتی خۆی بە فەرمی حکوومەتی بەریتانیا دروستی کردووە بە سەرپەرشتی ئەندازیارێک بە ناوی هەمڵتن بە پشتبەستن بە کرێکاران و خەڵکانی کارامەی کورد.
ئەم ڕێگایە هێندە سەخت بووە. هامڵتن دەیوت لەوانەیە گۆڕەکەی لە گوندی عەلیبەگ بێت. مەودای ئەم ڕێگایە نزیکەی 200 کیلۆمەترە و لە ئێستاشدا بەهۆی هاتوچۆی زۆری ئۆتۆمبیلە قورسەکانەوە گۆڕانکاری بەسەر ئەو شەقامەدا هاتووە. چیایی سەرکەش لێرە حاکم و فەرمانڕەوایە، شاخی هەزار بە هەزار و بەهەیبەت، بەفر و بەستەڵک، لورە لووری ئاژەڵی کێوی، دیمەنێک لە سحر و جوانی، نەخشێکی ڕەنگین لە ژیان، هەوایەکی سازگاری خودایی. حەسارۆک و سەکران لە نێو تارای سپی بەفردا خەمڵاوە. لە نێو دڵی ئەم شاخانە ڕێگایەک بە ناوی هامڵتۆن ناونراوە. ڕێگای هامڵتۆن بۆ من و هەموو کەسێک بە تایبەت ئەوانەی خولیای فۆتۆگرافیان هەیە حەزەکەن ڕۆژێک لە ڕۆژان بەو ڕێگایەدا هاتوچۆ بکەن هاموشۆ بکەن بۆ ئەوەی ئەو دیمنە جوان و سەرزرێشخانەی نێوسروشی باڵەکایەتی و ڕەواندز و دەوروبەری ببینن. ڕێگای هامڵتۆن کە لە دەستپێچەوە تا کۆتایەکە بە تایبەتی لە کۆتاییەکانی لە ناوڕاستی بەرەو کۆتاییەکەی لە هەر شوێنێک بوەستی بۆ خۆی دیمەنێکە بۆ خۆی وێنەیەکی تایبەتە لە تابلۆ ئەچێ. دروستکردنی ئەم ڕێگایە وەک ئەفسانەیەک تۆمار کراوە. ئەو هامووشە و ئەو تێکەڵانیت نەبووە، یعنی بەدەگمەن هەبوو کەسە لە ناوچەی شافاویەکان بچیتە شار. هامڵتۆن ئەندازیارێکی نیوزلندی بووە کە بۆ سوپای بریتانیا کاری کردووە. بۆ دروستکردنی ئەم ڕێگایە ماوەی 4 ساڵ لەگەڵ خەڵکی ناوچەکە کاریان کردووە و بۆ تەواوکردنی ئەم کارە خۆیان لە هەڕەشەی مار و دوو پشک و پڵنگ پاراستووە. ئەوەی ئەو کردوتی تاکە ئەندازیار نەبووە لە سەرپەرشتیکردنی ڕێگای هامڵتۆن، بەڵام لە ژێر سەرپەرشتی هامڵتۆندا بوو. دەناچەند ئەندازیارێککە هاوکاریان کردووە لە وەرزگەیاندنی ئەرشی تەواوکردنی ڕێگای هامڵتۆن. ڕێگای هامڵتۆن ئەو کاتێک کە بڕیار نێدرێ ڕێگای کرێ سەردەمی پاشایەتی لە عێراق، ئەو کاتێک کە بڵین بەریتانیا ئینگلیز دەسەڵاتی هەبوو لێرە، سیستەمی ئینتیداب لەسەر عێراق بوو. وەک سەرچاوەکانیش باسەکرێ بڕیاری سەختترین دروستکردنی سەختترین ڕێگا ئەدرێ، بەڵام گرنگترین ڕێگا. یەکێک لە وتەکانی هامڵتۆن خۆی ئەوە بووە کە لەوانەیە گۆڕەکەی لە ناو گەلی عەلیبەگ بێت، کەواتە وای پێشبینی کردووە کە پرۆژەکەی پێ تەواو نەکرێت، بەڵام لە کۆتاییدا هەر تەواوی کردووە. بڕین و دروستکردنی دیوارێکی پاڵپشت بۆ ڕێگایەکی 200 کیلۆمەتری بە ئامێری سەرەتایی کارێکی ئاستەم و دژوار بووە، بەڵام بە کۆڵمەدانی هامڵتۆن خەونی دروستکردنی ئەم ڕێگایە بۆ خۆی و بۆ ئێمەشی هێناوەتە دی. سۆنیەتی پەستانەوە و دروستکردنی سراکچەری ڕێگاکە هەمووی بەدەست بووە. ئەو ڕێگایە تا ئێستا بەکاردێنرێ، بەڵام لەسەر شێوازی نوێی کە دروست کراوەتەوە ئەوەی پێشوو ئێستا چونکە بۆ ئەو سەردەمە دروستکراوە بەرینی کەم بووە بۆ ئەو سەردەمەی ئێستا کە قەبارەی ترافیک زۆر زۆرە و زۆر زەحمەتە ئەو ڕێگایە بیتوانی باە کە تا ئێستا بەردەوام. ئەگەرچی ئەم ڕێگایە بە مەبەستی پەڕینەوەی سوپای بریتانیا دروست کراوە، بەڵام لە ئێستادا بووە بە شادەماری بازرگانی و کرانەوەی خەڵک و گەشتیار بەسەر ئەم ناوچەیەدا. بیرمان نەسێ ڕێگای هامڵتۆن یەکێک لە مەبەستەکانی هامڵتۆن و سوپای بریتانی لە هێنانی ئەم ڕێگایە بێک بەستنەوەی نیودەلهی و تایان و بەغدا بووە، کەواتە تێکەڵبوونی شارستانیەت و تێکەڵبوونی کللتوری وڵاتانی تریشە نەکە کوردەناوێت. ئەمانە هەمویان کاریگەری خۆی هەبووە و ئەوەی هامڵتۆن کردی بۆ هامڵتۆن و بۆ بریتانیەکان و بۆ حکوومەتی عێراقیش ئەو کاتە زۆر سەخت بوو. بە ڕێگای هامڵتۆن دەڕۆینە لای سروشت و هەوای سازگاری شاخی سەکران، هەناسەیەکی قوڵ هەڵدەمژین لە هەوای پاکی کوردستان تا چاوبڕدەکات جوانی. محەممەد جەلال، دەنگی ئەمریکا. لە ئێران ئۆتۆمبیلە کۆنەکان نۆژەن دەکەنەوە. کادیلاک ئۆتۆمبیلێکی ئەمریکاییە و ئەم مۆدێلە لە پێش شۆڕشی ئیسلامی ئێرانەوە لەو وڵاتەدا یەکێک بۆ لە ئۆتۆمبیلە دڵخوازەکانی خەڵک، بەڵام بەهۆی کەمی بەردەستبوونی پارچەکانیەوە نۆژەنکردنەوەی زۆر سەخت بووە.
اف ترمبیلا شینا طاری کادیلاک سیویلز یا سال 1978 جگراجی وکه ترمبیلا کنو دردکهود. اوه او جهه که خسرو حوالین خواه لگراجا باجر رودهن که 45 کیلومتران جروشحالات طهران دوره ترمبیلا نو دکن که وان الهام جبرنامه پیمپ مای راید یا تلویزیونا MTV ورگرتیه. لوکس ترین و خاص ترین اتومبیل هری بها گران و تایبت کل ایران هات به تلگدان کادیلاکا ایرانی بو او بو جارا یکی کل دربی امریکا به تلگدان اتشم بیجم وی دمی چه مدل که نت کاری رکبری آوه بکد مدل سیویلی یکم جار لإيران هات لگدان و که نمونه اکی بو بری شورش اسلامی ایرانی لسال 1979 کمپانیا جنرال موتورز به شریکاتی دگل کمپانی ایرانی ترمبیل جورین سیدان چه کرن؟ ماشینا رو در طی زمان خرابشون کردن باید به در بازبونا دمی اف اتومبیل کبن بونوش کار کفتن جبر نبونا سخبیریا باش و هندک جوان هاتن اجناف برن نها انوان اتومبیلا پشتی بکار اینا نوان به چند سالان نیوت کی نبه گلک جوان و بالکشترن جه اتومبیلن دی ایرو حزا خسرو بونو جنگرن وان ترمبیلان بوی هفرکیه جبرکین بونا پرچین وان ترمبیلین کون و مزن بونا قبارا ترمبیلان لوی ولاتی اوی کتیه برجزاین امریکا جبر برنامه ناوکی خیلی دوست دارن خیلی خاطره دارن با این ماشین گلک خلق حجوان اتومبیلان دکن و بیروری دگل وان اتومبیلان هنه لین ها در روشک دانه کوروجانه نه اینه بکار اینان و اگر هات نه بکار اینان رنگ لسرجاده راوستن لی او اتومبیلین امنود کینه به لپلا یکین جعالی تکنیکی و سیستم الکتریکی و هر واسا رخصاروی جوان جبو گنجان اف ترمبیله هندک سیره جبر سیمای ویو دجبور دیوی یداری خیلی دوست دارم یعنی به جرأت از گلک حج دیتنا انجام نوجن کرنا وان اتومبیلان دکم اوه ازمونکی تایبته دما از وینه بره و پشتی نوجن کرنه دبینم از نشم هستی خود یار بکم از حز دکم از یکم کذبم و خوشیه ببینم لی ایرانی خوش بکار اینانا ترمبیلین بیانی دور خستیه جبر و گراندنا جزاین آبوری پشتی سروکی بری امریکا دونالد ترامپ بیک آلی خوش رای کفتنا ناوکی یا طهران یا سال 2018 و کشایی هیلین سندی دنگ امریکا محمود درویش لچامی هەڵبەستێک دادەڵێت لەبیر دەکرێت وەک ئەوەی هەرگیز بوونت نەبوو بێت وەک مەرجی باڵندەیەک یان وەک کەنیسەیەکی پەراوێزخرا و چۆڵ و هۆڵ لەبیر دەکرێت وەک عەشقی ڕێبوارێک کە تێدەپەڕێت و دەڕوات وەک گوڵێک کە ڕادەستی با دەکرێت لەبیر دەکرێت تا زایڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان